مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک هەڕەشەی بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن دەکەن لاگەری پێنەدانی دوو مچەتاک و سەرەتای مانگی داهاتوو کە دەکاتە یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێ خوێندن لە عێراق. مامۆستایانی ناڕازی و لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستانیش هاوهاڵوێستن لەگەڵ مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک و لاگەری جێبەجێ نەبوونی داواکاریەکانیان بایکۆتی وانەوتنەوە ڕادەگەیەنن. ئێمە وەکو مامۆستایانی کەرکووک ماوەی 3 مانگە موچەمان وەرنەگردووە، ناشکرێت تۆ 3 مانگ موچە وەرنەگری لای بچیتەوە بەدەوام. باشکرا ئێمە وتومانە ئەگەر موچە دابەش نەکرێ موچە وەرنەگرین یەکی دا کە دەستپێکی دەوامە ناچین بۆ دەوام و بایکۆت ڕاگەیەنی. ئەگەر چی ئێمە لای خۆمانیانی بایکۆت بە چارەسەر نازانین، یعنی دڵمان ژانەکە قچە دڵمانەوە دێکە باسی بایکۆتەکەن لە کەرکووک. لە 2014ەوە ئێمە مامۆستایانی ناڕازی لە کەرکووک یعنی چەند مامۆستای هەموویان تکایان لێمانەکە کە بایکۆت ڕاگەین. هەروتومانە کەرکووک جیاوازە، کەرکووک ئەوەی کەسە بەدەستیەوە ما بێ و کە کوردایەتی تیا بکرێت خوێندنی کوردیە وتمان با بایکۆت ڕانەگەین، بەڵام ئێمەش یانی گەیشتینەتە حەدێکی جام کە پڕبوو لێ ئەڕژێ. ئێمە بە تەئکید پشتیوانیانەکەین. ئێمە لە شاری کەرکووک ڕۆژی یەکیدا زەنگلێدانە لە شاری کەرکووک، ئێمە قسەی خۆمانە بێ و هەڵوێستی خۆمانە بێت لەم بارەیەوە. ئەگەر بێت و دوو موچە نەدەن، مانگی 7 و 8 نەدەن، تەنانەت ئەگەر یەک موچەش بدە ئێمە لەسەر موقفی خۆمان بەردەوامە بین و کاری جدی ئەەکەین بۆ ئەوەی کەوا دەنگی خۆمان بگەێنینە لای هەموو بەرپرسەکانی حکوومەتی عێراق و هەرێم. بە پێی زانیاریەکانی پەیام وا بڕیارە لە ڕۆژی دەستپێکردنی دەوامی قوتابخانەکان لە کەرکووک کە یەکیدا دەست پێ دەکات مامۆستایانی خوێندنی کوردی هەڵوێست وەربگرن و لە بەردەم بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووک مانگرتن ڕابگەێنن. ئەندامێکی سکرتارێتی یەکێتی مامۆستایانی کوردستانیش پشتیوانی یەکێتیەکە بۆ داواکانی مامۆستایانی خوێندنی کوردی ڕادەگەیەنێت. بۆیە ئێمە لەگەڵ ئەوەین مامۆستایانی خوێندنی کوردی هەڵوێستێکی جددیان هەبێت لە یەکی دەیە زەنگ بەرامبەر پەروەردەی بەغالیە بدرێ و هەمووشمان پێکەوە بە یەکدەنگ بین، چونکە بافەکان و ئیمتیازەکانمان خوراوە لە هەردوو لاوە. بۆیە ناکرێ بەڕاستی بێدەنگی مامۆستایان بەو شێوەیە بێ، حکوومەتیش بێخەم بێ و هەرێمیش خۆی نەکردۆتە خاوەن هەتاکوی ئێستا. بۆیە بەڕاستی ئێمە لەگەڵ ئەوەین هەموو ئەگەرێک و هەموو هەڵوێستێکمان هەبێ بۆ بەدیهێنانی مافەڕەواکانی مامۆستایانی خوێندنی کوردی و ناوچە دابێنراوەکەن. لە ماوەی ڕابردوودا مامۆستایانی خوێندنی کوردی هەموو هەوڵەکانیان خستە کار بۆ گواستنەوەی موچەی مامۆستایانی بەشی خوێندنی کوردی بۆ سەر حکوومەتی ناوەند، بەڵام هەوڵەکان لە پەرلەمانی عێراق ڕەت کرانەوە. مامۆستایانی خوێندنی کوردی هاوشێوەی موچەخۆرانی هەرێم ماوەی 3 مانگە موچەیان وەرنەگرتووە، هەر بۆیەوە بڕیارە لە ساتی دەستپێکردنەوەی خوێندنی ئەم ساڵ لە کەرکووک وانەوتنەوە ڕابگرن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.